من عبدال عبدالله سلیم لە شاری کوێ لەدایک بووم، موالیدم 1965 35 ساڵە خاوەنی ئەم پیشەیەم. من لە تەمەنی 23 ساڵی ئەم ئیشم هەڵبژاردووە لەبەرەوەی حەزم لێ بووە گەنجێک بم بێ ئیش نەگەڕێم و پیشەیەکم هەبێ بیکەم. ئیتر قسمەت وا بوو هاتم ئەم ئیشە ئەو دوکانم کڕی و کەوتمە سەر ئیشەکەم تا ئێستاش بەردەوام لەسەری. ئەو کات کە من ئەو دوکانم کڕی ئەو مەشینەیە نەبوو، من ئەو مەشینەیەشکە بوو ڕووسی بوو گەلە گەورە بوو، لەوە گەورەتر بوو. ئەوەشم لە 2003 کڕیوە، بەس ئەوەی ئەو کات مەشینەکە گەورە بوو. ئیتر قۆناغەکان گۆڕانکاریان بەسەدادێ و ئیشەکانیش هەر گۆڕانکاریان بەسەدادێ. ئیشی ئەو کات بە زەمن دەگۆڕێ گۆڕانکاری بەس لەگە زەمن دەگۆڕن شتەکان. ینی ئەو کات نەوعە ئیشکردنەک بوو، نەوعە کەسابەتەک بوو، نەوعە خەڵکەک بوو، تەبیعەتەکان نەوعەک بوون، ئیشەکان نەوعەک بوون، ئەو شتانی چاکت دەکرد نەوعە شتێکە بوون. ئێستا گۆڕانکاریان بەسەدادێ، زۆری لە پێکردنەکان، زۆری بەکارهێنانەکان لە شتەکان هەر یەکەی زۆرەکن. یعنی بە مروری زەمن شتەکان دەگۆڕن. فەرقیە بوو، جاران هەم خەڵک فەقیرتر بوو و هەم خەڵک ئەو شتەی کە ئێستا جوانی و ڕێکی لە شت و لە شولار و لە بەرکردن و ئەوانە هەبوو، جاران نەبوو بە حەقەت. بەس بەڕاستی شتی جاران لە ئێستا چاکتر و کوالیتی تر بوو. مەسەلەن ئەو پیست و جلد و شتانی کە دەهێنران بۆ هەتا من هەتا بۆ خۆم لێرانە باوەڕ کە ئەوتە قالبم لەکنە قۆندەرەم دروست دەکردو لە ڕووتان. ئێستا ئەوانە نەماوە، ینی لە مووسڵ ئەشیامان دەهێنا، لە سلێمانیمان دەهێنا، ئەو جلد و سەرمەی کە هەبوو جاران شتی زۆر جوان و نایاب بوو بەڕاستی. ئێستا ئەوانە نەماون، ئێستا شتەکان تۆزە سەریعن و کاتین. بەس ئیجاران کابرا 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ زوو تێشی لە پێ دەکرد. من بخۆم تەبعێکم هەیە، خواوای دروست کردووم، ڕوون گەلە خۆشە لەگە خەڵک و حەقدەستیشم لەگە خەڵکی کە بەڕاستی فەرقی هەیە. ئەوانە زۆر تەئسیریان هەیە بە حەقەت بۆ کاسبکار و سنعاتکار. ئەوە تەئسیرێکی خۆی هەیە بۆ شتەکان. جا من خەڵکیش بەڕاستی بە عام ئەنواعی خەڵک دێتە لام، ئیتر ئافرەت دێ، گەنج دێ، منداڵ دێ، پیر دێ، هەموو خەڵکەک دێ و دوکانداریش سنعاتکاریش بەڕاستی مشتری خۆی تایبەتی هەیە. یعنی وەکو کڕین وایە تۆ ئەو مشتریانە دەبێ بکڕی بە قسەی خۆش و بەڕاکێشان. یعنی بە تایبەتی هەر لە کوێیە، لە شاری کوێیە طبعی خۆی وایە، ینی مشتری وەکو پێی دەگوتێ مشتری خۆی تایبەتی خۆت هەیە، ینی ناچێتە شوێنێکی تر. تو ئەگەر 1-2 ڕۆژ دوکانیش نەبێ ئەو کابرایە دەگەڕێتەوە شتەکەی دەباتەوە، پاش ئەوە ڕۆژێکی تر دێتەوە ئێرانە. ئەنجر من ئەو مشتری تایبەتی خۆمم هەیە، هیچ کاتێکیش بێ ئیش و بێ ئەوە نەبووم، وەلا ئیشەکەشم زۆر ڕازیم بە حەقەت. من بەنسبەت زۆری مشتریەکان مەسەلەن بۆ نمونە خەڵکەکەیە هەژارە دەیەوێ کات بەسەر بەرێ لەگە ئەوەی لە پێی دەکا، یا مەسەلەن جانتایەکە، یا قۆندەرەیەکە دەیدورێتەوە، یا ناوکە جووتە ناو کەفێکە تێ دەکا، یا کڵاشێکە بنی لێ دەدا، یا دەیدورێتەوە. ئەوانە خەڵکێکی فەقیر هەیە دەیەوێت کاتەکان بەڕێکا و تا شتێکی دەکەوێتە دەستی شتێکە دەکرێت. بەس بەنسبەت خەڵکەچکەی دەوڵەمەندەوە ئەوەی کە پارەدارە و هەبووە، ئەوە نەوعە شتێشکەی لە پێیە، ئەوەیان دەیەوێت خۆندەرەکەی بەڕێکی و بەلاری و بە جوانی ڕابگرێ، دێجوتە کەعبێکی لێ دەدا، ناو کەفێکی دەخاتە ناویە، ناو کەفێکی بۆنداری دەخاتە ناوی. ئیتر بەو شێوەیە هەموو نەوعەک دێن، بەڕێ وڵات دەوڵەمەند دێ، هەژار دێ، فەقیر دێ. بەس خۆ ئیشەکانیش هەر قۆندەرە نییە، من ئەنواع ئیش دەکەم. مەسەلەن من چیفی قەفەزی کەو دەکەم، تاق متفەنگ چا دەکەم، بەرجی شورتە چا دەکەم، زنجیر لە پانتۆڵ دەنێمەوە. ئیشەکانی من زۆرن، جانتا چا دەکەم، ئەنواعی جانتا ئەوانە. ئەی بەنسبەت کاریگەری دروستکردن لەسەر جەستەی من ئەو ئیشە باوەڕ بکە تەنیا چاوم، ئەویش مەسەلەکە تەمەنە، هەز دەکەم. ئەویش لە نێزیکە و بۆ نێزیک ئەوە تا عینەک بەکاردەهێنم، لە نێزیکەوە دەنا بۆ دوور چاوم هەر وەک جارانە و بەنسبەت پشتیشم و دەستیشم و قاچم باوەڕ بکە یەکیشم نەبووە و ئیشەش یعنی ڕۆژ بە ڕۆژ لام خۆشتر دەبێ بەنسبەت لە شولار و تەندروستیشمەوە. بەدەستمەوەی کە ئیشی پێ دەکەم 3 جار لە دەستم ڕاستوە، وەڵای بە حەقەت لە خەستەخانە دەریانی ناوە، چونکە دەبێ هەری زڕێنن لە بۆی قولابە زۆری ئازارداوم ئەویان و دەرزی مەشینەکەش 2 جار لەو نینۆکەم ڕاستوە لە کاتی ئیشکردن. خەڵک هەبووە زۆر هەبووە، یعنی دەتوانم بێم چەند جار بە تیکرار هاتووە، یعنی من دەتوانم برێم وەکو خۆم مەجای ئەوەی نەماوە کە بۆی چاکەیەوە هەندەی چاکردووە، بەڵام سیقەت هەبێ، یعنی ئەوە باوەڕ کە خۆ هەرکێشان نییە، سوێن بەخوای گەورە ئەوە خۆ هەرکێشان نییە. قەت لە ژیانم ڕۆژێک بە هیچ کەسێکم نەگوتووە ئەوە بۆ چا دەکەیەوە یا ئەوە بۆ والی ناکەی، قەت ڕووم نەهاتووە بە خەڵک بم، هەر هەوڵم لەگەداوە. ئەو ئیشە بۆ من زۆر خۆشەویستە، ئەو ئیشەش منی لە هەموو قەیرانەکان لە هەموو زروفەکان بردووەتە دەرێ و خۆشم مقنیعم پێی، قەناعەتم پێی هەیە و زۆریش لەگەر خوێنم تێکەڵ بۆ ئیشە هەندم خۆش دێت، چونکە ئەنواعی خەڵک ڕۆژێ دێتە لام، جگە لەوەی هەر پیشەیە بۆ من، جگە لەوەی کە هەم من ژیانی پێ بەدەستدێنم، یعنی هەر تێکەڵبوونش لەگە خەڵک و ناسینیشم لە بووە بۆ خەڵکی لە ناو خەڵکدا. بەس بەو ئیشە من توانم 21 سەرخێزانم، هەر ماڵ باوکیشم، براکانم، هەر هەمویان بەو ئیشەی من بەڕێوە سوون. ئێوارە داهاتدای دەخم دوکانەکەم دەڕۆمەوەی خوا بە قسمەتی بوو
دەیبینەوە لەگەڵ خۆمان